چوار گرفت و کێشەکانی داهات و موچە لە هەرێمی کوردستان چین بۆچی بەم شێوەیە موچە دابش دەکرێت ئایا کێشەکە تەنها لە چوارچێوەری سنووری سلێمانیدا یان بەگشتی لە هەرێمی کوردستان ئەم گرفتە هەیە دکتۆر هەژار معروف مامۆستای زانکۆ لە سلێمانەوە لەگەڵمە زۆر بەخێر بێن دکتۆر گەر بە کێشەی زانکۆی سلێمانی و مامۆستایانی زانکۆ کە لە ئێستا بایکۆتیان کردووە و ناڕزاتی دەردەبڕن بێگومان چەند زانکۆیکی دیکەشی لەگەڵدایە زانکۆی چەرمۆ لە زانکۆکانی دیکەش بامان شێوە سەرنجیەوە چییە لەسەر ئەو ناڕزایەتیانی کە هەیە ئەو ناڕزایەتیانە حەقن پێویستن و ناڕزایی جوانن چونکە ناتوندوتیژن و وەکو وتم پێداگریەکەن لەسەر حەقی خۆیان حەقیەکی زۆر سەرەتاییە یعنی تۆ ئیشەکەی بەرامبەر بە ئیشەکەت ئەبێ حەقی خۆ وەرگری کە لێرا موچەیە اینجا بەڕاستی ئەمڕۆ من گوێم لە قسەی وتەبێژی پارتی بوو مەحموود محەممەد وتەبێژی ڕسمی پارتیە لە ڕوودا وتی ئەم واقعەی کە ئێستا لە زۆنی سەوزی یەکێتییا دروست بووە یەکێتی و گۆڕان هۆکەی ئەوەیە کە یەکێتی خۆی داوای کردووە لامەرکەزی ئیداری و لامەرکەزی مالی درا و پارە بدرێ بەم ناوچەی ئەوان باشە بەڕاستی پێویستە یەکێتی وەڵامی ئەم پیاوە باتەوە چونکە زۆر بە ئاشکراوتی یەکێتی مەسئولە لەم بەڵامێکێتی وەڵامی چی بە وەڵامەکەی ڕاڕاتێکەوەیە کە بە پۆستێکی هاوەرگرتووە ئەمڕۆ لە حکوومەتیێرە معناوە یەکێتی معناوە وەڵامی نییە ئێستا ئێمە نازانین ئایا ئەم قسەی مەحموود محەممەد ڕاستە یا ڕاست نییە بەڵام لە هەموو حاڵەتێکە پارتیش لەسەر ناحەقە بۆچی لەسەر ناحەقە باشە تۆ خۆت ئێستا بە خۆت ئێستا هێزی یەکەمی لە کوردستانە هەموو جونگە گرنگەکانی اقتصادی کوردستان بەدەست تۆیە و تۆ ئاگالێتی هەموو نهێنەکانی نەوت و غاز و ئەوانە هەمووی لە لای تۆیە باشە ئێستا تۆ دوو مانگە ئێمە تقریبەن ئێستا بۆمان دەرکەوت دوو مانگە ئەم شێوازی پێدانی موچەیە بۆ ناوچەی یەکێتی بۆ ناوچەی زۆنی سەوز سەرکەوتوو نییە و کێشەیەکی زۆر بۆ خەڵکی دروست کردووە ئەوە بوو بینیمان لە ڕیزەکانی ئەوانەی ڕاوەستابوون بۆ خانە نشینی چەند کەسێکیان لێمرد و دەرکەوت یعنی دوو مانگ ئەمە دوو مانگە سێ مانگە دەرکەوت ئەمە فەشەلی هێناوە حکوومەت هەرێمی کوردستان ینی کابینەی نوێیەم حکوومەت هەرێمی کوردستان زۆر بانگەشەوەی دەکرد کە کابینێکی جیاواز دەبێ ینی بابەتە حیزبەکەش تۆختر بووە لەم کاتەیە بە ئاکاکە چییە؟ ئێستا مەحموود محەممەد وای وتی خەتای یەکێتی و خەتای ئیدارەی زاتی و ئیدارەی مالی سلێمانی هەڵی وەشێنەوە کۆبوونەوە لەگەڵ یەکێتی ئاکێڵی کاکە ئێمە میلەتی خۆمانمان خۆشەوێ سلێمانیشمان خۆشەوێ یعنی با ئێوە دەسەڵاتان هەبێت یا بەڵام ئەم شێوەی ئێوە داواتان کرد فەشەلی هێنا باوەکو پێشتر بێنێەوە کە هەموو داهاتەکە لە یەک هینابێت و بەیەکەوە وەکو یەک دابش کرێ بە هەموو موچەخۆرانی کوردستانە لە زاخۆ هەتا خانەقین بەڵام لێرەدا بۆچی واناکە پارتی بۆ واناکە ئێستا یەکێتی فەشەلی هێنا ئەی پارتی بۆ واناکە بۆ ناگەڕێتەوە بۆ ڕێگە ڕاستەکە بۆچی وا مامەڵە دەکرێت لەگەڵ سامانی سروشتیە وڵاتە لە سەگەڵ داهاتی وڵاتە چۆن دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان قبولکە وا مامەڵە لەگەڵ پارێزگایەک ناوچەیەک شوێنێک بکاتەوە دەزانی کە ئەمە بابەتێکە تا ئێستا هیچ کاتێک بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان وا مامەڵەیان نەکردووە ماناکەی ئەوەیە کە دەسەڵاتدارانی ئیمڕۆی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێش و ئازارەکانی خەڵک هەست پێ ناکەن ئەوان لەسەری سەرەوەن و خەڵکیش لە خواری خوارەوەن وەکو مێرولە ئەیان بینن ئێتۆ لەو سەرەوە و ئەمان لەو خوارەوە هیچ ئاگا لە هەست و شعور و کێشەکانی خەڵک نییە کە چۆن گیریان خواردووە کە چۆن محتاجن کە چۆن ژیانی ڕۆژانیان شێواوە ینی ئەوە لە ڕاستیەوە دەمێکە بۆمان سەلماوەکە کە چییە کە ئەمانە ئاگان لە ئێش و ئازار و نیگەرانی و ترس و خەمەکانی خەڵک نییە ئەوە شتێکە ینی بووە بە شتێکی بەڵگەنەویست پێویست ناکە سەبارەت بە شێوازی ناڕەزایەتەکانیش دکتۆر من چەند جارێک نامەم بووە لەسەرەوە کە بۆ نمونە لە هەر شوێنێکە ناڕەزایەتیە بێ دوجار ڕێگەگرتن و هینەکەش بۆ هاوڵاتیە ینی بەرپرسان هیچ شتێک لەو بایکۆت و جادەگرتنەوەوانە نبینن یان
خۆوان هیچ مینەتێکی پێوە نبینن هاوڵاتیەک نەخۆشی پێ ئۆتۆمبیلێک کی فریاکەوتنە نەخۆشی پێ ناتوانێت بیگەێنێتە نەخۆشخانە مەبەستم لەوەیە کە لەسەر ئەم بابەتە چەندین جار سەرنج هەبووە تۆ ڕێگەی گشتی لە خەڵک دەگری لەو کاتەوە ناڕازیت لە شێوازی دابشکردنی موچەی حکوومەت هێرێمی کوردستان ئەم سەرنجە لە جێ خۆیەتی ئاخر ئەی تۆ چۆن دەنگە بگاتە ئەمانە یعنی لە ڕاستیا بێگومانەوە شتێکی خراپە تۆ ڕێگەی ئیسعاف بگری بەڵام لەم حاڵەتە بەڕاستی یعنی من پێشتر وتم شێوازی مانگرتنەکان تەنانەت خۆپشاندان یعنی بەڕاستی تەنانەت یعنی خەڵک حەقی خۆشێتی بە شێوەیەکی مەدەنیانە بشێتە سەر جادە داوای موچەی خۆی بکە بەڵام ئەتوانن باشتر وای ڕێک خەن چۆن ئەڵەی کۆڵانێک دروستکەن ینی کۆڵانێک دروستکەن بۆ هاتوچۆی ئەو حاڵەتە بە پەلانە ئایا سیاری فریاکەوتنە ئایا تەنانەت بە پیادە ڕۆشتنە ینی بەڕای منەوە شێوەی تەکنیکیە ینی بێت لە شێوەی تەکنیکیەوە ئێمە ئەوانەش لێک بینەوە بۆی کە ژیانی ڕۆژانەی خەڵک نەشێوێ باشە بازنی ناڕەزایەتەکان تا ئێستا بەم شێوەیە بووە مەسەڵەن ئێستا مامۆستانی زانکۆ و کارمەندانی بەشێک لە ئەو فەرمانگانن کە موچەکانیان دواکەوتەوە پێشتر خانەنشینان بوو پێش ئەوە ینی هەر جارە و چین و توێژێک پێشەوە خوێندکاران بوو خوێندکاران چونکە خۆپشاندان و ناڕزاتیەکانیان بەرفراونتر بۆ حکوومەت ناچار بوو گوێیان لێ بگرێ بەڵێ کاکە چیا لێرە من یەک شتی زۆر بنەڕەتی هەیە ئەمێ باسی کەم کە پەیوەندی بە پرسیارەکەی تۆ هەیە ئەویش ئەوەیە لە کوردستانە لە هەموو وڵاتێکی پێشکەوتووە نەک پێشکەوتوش دواکەوتوشە ئێستا شتێک هەیە پێی ئەڵەن سەندیکا نەقابە ئێستا لە کوردستانە یعنی لە دوای ڕێکەوتنی استراتیژی پارتی و یەکێتی هەموو سندیکاکانیان وا لێ کرد کە ئەبێ بە دڵی ئەوان بێ و سندیکای حکوومەتی بێ نەک سندیکای ئازاد لەبەرەوە ئەمە بۆشایەکی گەورەیە ئەمڕۆ لە کوردستانە هەیە بەڕاستی ئەبێ هەموو پیشەکان پزیشک ئێمە ئەزانین من پزیشکم یعنی ئەوەی کە پێڵەن سندیکای پزیشکانی کوردستان یعنی ئەمە چەندین ساڵە مردووە ئەتوانی بڵێ سڕ بووە یعنی هیچ ئیشێکی گرنگ ناکە ناڵێم هەر هیچ ناکە ئیشی ڕسمی و سەطحی و ڕۆتینیەکە سندیکای پارێزەران سندیکای ڕۆژنامە نووسان سندیکای کرێکاران هی ئەوەی کە پێڵەن یەکێتی نووسەران ئەمانە هەمووی چۆن ئەڵێ نوێنەری ڕاستەقینەی ئەم توێژانە نین ئەم پیشەوەرانە نین لەبەرەوە ئەمە بۆشایەکی گەورەیە و ئەگەر هەموو ئەو پیشەوەرانە هەر یەکە سندیکای ئازادی ڕاستەقینەی نوێنەری ڕاستەقینەی خۆیان دروستکەن ئەو وەختە اینجا زۆر جار هەیە ئێستا بۆ نمونە لە سوودان یعنی ئەو بزوتنەوە جەماوەریەی کە بوو بەهۆی ڕوخانی عومەر بەشیر یەکێ لەوانەی کە زۆر لەو ڕێکخراوانەی کە زۆر دەوری هەبوو ڕێکخراوێ بوو کە پێیان ئەوت کۆمکاری پیشەوەرانی سوودان و نەواتی ئەمە بە تایبەتی کە دەورێکی زۆر گرنگی بینی بوو سێ سندیکا بوو سندیکای ڕۆژنامە نووسان سندیکای پزیشکان و سندیکای پارێزەرانی پێشکەوتن خواست ئەمانە داینەمۆی ڕوخانی هینی بەشیر بوون طبعا من کە باسی ئەوەکەم مەبەستم ئێستا ئەوە نییە بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بڕوخێنین ئەوە مەبەستم نییە بەڵام ئەگەر ئەم سندیکایانە هەبێ سندیکای ڕاستەقینە ئەم بۆشایە پڕ بکرێتەوە ئەو وەختە هەر توێژە هەر پیشەیە بە جیا ئەم خۆپشاندانانە ناکە ڕێئەکەون کۆمیتەی هاوبەش دروستەکەن ئەڵێن سندیکاکانیان بە حیزبی کردووە آخر منش بۆیە ئەڵم ئەبێ ئەم بۆشایە پڕکرێتەوە مەشتێ نوقسانێکی بنەڕەتیە لە مجتەماعی ئەمڕۆی کوردستانە هەیە ئەبێ هەمومان خەریک بین هەموو پیشەوەرەکان ئەو سندیکا ڕسمیانەی کە ئێستا هەیە بەتاڵی کێتەوە یاک زەربی پیاوێنی بڵێ ئێمە خۆمان دروستیەکەین بەدیل ئیتر چۆنی ناوانەی سندیکای پزیشکانی پێشکەوتن خواز نوێخواز سندیکای هەموو سندیکاکانی تر هی پارێزەران ئەگەر ئەمە دروست بێ ئەو وەختە بەم شێوە پەرش و بڵاوە نابێت ڕۆژێ ئێستا بۆ نمونە یەکێتی قوتابیانی کوردستان یەکێتی خوێندکاران خۆ هەیە بەڵام لە زۆنی سەوزا سەر بە یەکێتیە لە زۆری زەردا سەر پارتیە لەبەرەوە ئەمانە هین ناکەن یعنی بەیەکەوە ناتوانن هێزێکی گرنگ دروست ئەمەیە زۆر باش واز حەوەڵامەکە سەبارەت بەوەی کە بۆ نمونە بەشێک لە وەزارەتەکان موچەی مانگی سیاوەەر نەگرتووە ینی کێ بەرپرسە لەمە خۆ ئەمانە دوجار ئەرک و بەرپرسیارەتیانێ مامۆستایانی زانکۆ خوێندنیانەیە خوێندکاریانەیە کاتی تاقیمعلومانە ڕەنگە نەتوان وەک پێویست معلومە بەڕێی من
پارتیش و یەکێتیش و گۆڕان. ینی بۆ نمونە ئێستا ئەگەر ئەوەی کە من لە راپۆرتەکە گوێم لێ بوو کە گوایە وەزارەتی دارایی وتوێتی هیتر ئێمە وەکەوەی بڵێ ئێمە حەقمان نییە لەوانەیە ئەو 10,000 کەسەی کە وەریان نەگرتووە تر هەروەری نەگرن لە ڕاستیال لەسەر ئەوە ینی ئەگەر وا وترابێ لە وەزارەتە بەڕاستی یعنی هەقەتی شکات لە وەزارەتە بکرێ. ینی تۆ خۆت ئەدزیت تۆ مەسئولی پێدانی موچەی چۆن شتی واڵێ ئەبێت تۆ بێ شەڕکەی بێتوان کە ینی سکاڵا بکەن لەوەی کە ئەگەر موچەکانیان پێ نەدرێ خۆ ناکرێت 10,000 بەڵێ بەڕێی من یعنی هەقەتی سکاڵا یاسایی و بگرە داوای ئەسڵەن دەست لە کارکێشانەوەی وەزیری دارایی بکرێت کە سەر بە گۆڕانە چۆن شتی واڵێ ئەی کێ مەسئولە؟ ئەنی خۆ ئەبێ لە کۆتاییەکێ بێ بڵێ کاکە من مەسئولم من لێ پرسراوم لەمە ئەگەر وەزیری دارایی نەبێ کێیە؟ زۆر باشە پێت وایە کە ینی ئەم کابینەی نوێیەم و ئەزمموی حکومڕانی لە کوردستانە ینی هەستی پێکی کە خەلەلی گەورەی هەیە یان ئەمانە بە تەمای حکومڕانی تاسەری وڵاتە نین ناچۆن مامەڵە دەکەن لەگەڵ هاوڵاتی ئەم وڵاتەیە. بەڕێی من لە ڕاستیە بە تایبەتی پارتی مغامرەکە ینی سەرکێشیەکە مغامرەکە و لە کۆتاییش هەر ئەکشێتە دواوە بەڕێی من ئەگەر ئێمە بچینەوە بۆ بنەڕەتی لایانی بنەڕەتی کێشەکە ئەوەیە کە دەرکەوتووە ئەم سات و سەودایی کە پارتی بە تایبەتی بێگومان بە پشگیریکردنی یەکێتی و بەقایلبوونی یەکێتی ئەم سات و سەودای نەوتە کە لەگەڵ تورکیا کردوێتی نەوت و غازە کە لەگەڵ تورکیا کردوێتی یعنی جگە لە نەهامەتی و کێشەی زۆر و فەقیری و سستی بازار و نەبوونی موچە و کەمکردنەوەی موچە و قەرزاری حکومەت هیچ شتێکی بۆ گەلی کوردستان نەهێناوە ینی فەشەلی هێناوە سەرکەوتو نییە لە 100% سەرکەوتو نییە ئیتر ئەگەر تۆ هەر لایەنی شۆڵەکەی بێنی بڵێ حکوومەتی هەرێم و ئاڵامان هەیە و نوێنەرایەتیمان هەیە لە وڵاتان ئەمە بۆیاخەکەیەتی ئەمە حەقیقەتەکەی نییە حەقیقەتەکەی ئەوەیە کە خەڵک ئەمڕۆ ئەڵێکی ئێستا بڕۆ تۆ ڕاپرسیە بکە لە ڕاستیان ڕێژەیەکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە پێویستمە یعنی واچەکە ڕوو لە بەغا بکەین ڕوو لە حکوومەتی عێراق بکەین لەبەرەوە بەڕێی من ئەمە ئەساسی کێشەکەی ئێستا بۆمان دەرکەوت کە سات و سەوداکەی پارتی و یەکێتی لەگەڵ تورکیا فەشەلی هێنا فەقیری و هەژاری و جیاوازی چینایەتی سەدقات بەرز کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی داهات و پارەی هەبێکەوە موچەوە بەم شێوەدا بەشەکە لە ڕاستیە تۆ ئەبێ لێ ڕا حکوومەتی هەرێمی کوردستان بەجادانێ و پارتی و یەکێتیش بەجادانێ بێگومان پارتی و یەکێتی کێشەی مادیان نییە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کە پارەکە لە ڕێی ئەمانەوە بۆیە چێ لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەوە نەبوو قەرزار نەبوو سزاینەیە یعنی لە قوتی دەمی گەلی کورد سزاینەیە بە کۆمپانیای قەتەرێکە داناغاز لەبەرەوە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان قاسەکان دەتوانی بڵێ خاڵیە بەڵام چێ خاڵی کردووە ئەوە پرسیارەکەی چێ خاڵی کردووە لەبەرەوە بەڵێ حکوومەت ئێستا عەمەلیە نیەتی وەزارەتی دارایی نیەتی بۆ نیەتی لەبەرەوەی وەکوتم سات و سەوداکە تەنیا چینی دەسەڵات لە ناو هەرێمی کوردستانە کە ئێستا توانین بڵێن پارتی یەکێتی گۆڕان ئەمانە یعنی سوودی لێوەرەگرن لەبەرەوە بەڕاستی یعنی چارەسەری بنەڕەتی ئەم کێشەیە ئەوەیە کە پارتی و یەکێتی لەگەڵ هەموو ئەو حیزبانەی کە ئەمڕۆ نوێنەرایەتیان هەیە لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان تەنانەت ئەوانەی دەرەوەی پەرلەمانی یعنی بەڕاستی کۆنسێپتێک نەخشە ڕێگایەک دروستکەن چۆن بە شێوەیەکی استراتیژی زیرەکانە ژیرانە پێچی پێکەنەوە بێن ئەوە ڕوو لە حکوومەتی عێراقکەن ئەلبەتە من بە هیچ جۆرێ پەیمانێکی زێڕی نایم بە گەلەکەمان بڵێن بەخوا حکوومەتی عێراقیش مەزبوطە و خەممان نەبێ و هەموو ئیشەکان باشە ڕوا و معاشمان لە ساسەیە و چکە جاروایە لەوێش موچە دواکەوێ لەوێش کێشە زۆرە لەوێش حکوومەتێکی تائیفیە یعنی ئەو حکوومەتە ئایدیالیستی و هینەنیە کە ئێمە لە ساسە بەڵام با تاقیکەینەوە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە تقریبا لە 2014 و 15 لەگەڵ تورکیایە ئەمە تقریبا ئەکاتە 7 ساڵێک باشە با 2 ساڵ لەگەڵ عێراقا تاقیکاتەوە بزانین لەگەڵ عێراقا ئەنجامەکەی چییە بێ وانە خۆمە چۆنەڵی ئەلتەجروبە ئەحسن بورهان ئەبێت تۆ تاقیکەیتەوە ئەوە لەگەڵ تورکیا یعنی مناڵێکی سادەی 8 ساڵی کورد بێنە ئەمڕۆ لە زاخۆوە هەتا
خانەقین بڵێ ئەرێ ساد و سەودای نەوتمان لەگەڵ تورکیا سەرکەوتوو بوو یانە ئەڵێ سەرکەوتوو دکتۆر بەوەشتەوا وازی لێ بێنە کاکە مادام بەشی گەورەی کێشەکانی عراق لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەنددارە بە غاز و نەوت کە ینی نوێترین قسانەوەیە کە یەکێک لە ڕاوێژکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێت کە ئێمە پابەت نابین بەوە کەواتە ئەم بابەتە ڕەنگە درێژ بکرێت ینی دوورکەوێتەوە نیە با من شتێکی پێ بڵم کاکە چییە لە ڕاستیە دوو مەفهومی فەلسەفی هەیە شکل و محتەوا شێوە و ناوەڕۆک ئێمە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستانمان خۆشەوێ بۆ ئەوی خۆش بژین وە خۆشیان مهمترین شت لە خۆش ژیانە گوزەرانی مادیە اقتصادە موچەکەم چەنە دەستکەوتم وەکو کاسبێ وەکو کرێکارێ پارە چەند وەرەگرم هی ئیشەکەم سعاتی چەندم ئەێنێ ئەمە ئەساسی حکوومەتە یعنی کە تۆ وڵی دەوڵەتمە بێت دەوڵەتم بۆ چییە کە دەوڵەت من فەقیرکە برسیم کە دڵنیایی تەندروستیم نەبێت کە من یعنی عمرم کەمتر بێ لەبەرەوەی کەرتی گشتی تەندروستی وێران بووە یعنی ئەوەی ئێستا لە کەرتی گشتی تەندروستیا هەیە لە کوردستانە کارەساتە یعنی هیچ وشەیەکی تر نییە اینیکێ من خۆم دکتۆرم پێش هەفتەیە چوومەتە بەشی ئەوەی کە پێڵەن چاودێری ورد یعنی چیم نەبینی لە ڕاستیە کارەساتم بینی یعنی ئینسان ئەمرێ لەبەرەوەی شت نییە لەبەرەوەی دەرمان نییە لەبەرەوەی سادەترین دەرمان نییە یعنی من دکتۆری دەرونیم چوومە بەشی چاودێری ورد لە خەستەخانەی شار یعنی ئەوەی کە پەیوەندی بە پسپۆڕەکەی منەوە هەیە لە ڕاستیە ئەمپولەکەی ئەبێ دەرزیەکەی ئەبێ نەکدانێ ئەبێ بەردەوام تۆ 50 دەرزی و هەبێلەوە نەبوو بە پەلەوتم بە بڕۆ فریاگە و خێرا بیکڕە باشە کەوا بۆ حکوومەتمان بۆ چییە دەوڵەتمان بۆ چییە ئاڵامان بۆ چییە ئاڵا چییە یعنی ئەگەر ئەم ئاڵایە لە پشتی ئاڵا و کەوە میلەتێکی بەختیار نەبێ تێر و تەسەل نەبێ خۆشگوزەران نەبێ ئازاد نەبێ نەکەر مەسەلەی مادی ڕۆژنامەنووسەکان ئازاد نەبن وەکو ئەوەی ڕۆژنامەنووسەکانی خەڵکە ئەوانەی بادینان ئازاکان جوامێرەکان نەتوانن قسە بکەن دەمکوتیان کەن بە ناحەق بیان خەنە زیندانەوە فایلیان بۆ دروستکەن ئێمە نیترم حکوومەتە چییە کەوا بوو باڕاستە ئەنجام گیرەکە مەزین چییە کاکە چییە هەموو هەوڵێک هەموو ئەوانەی لە دەرەوەی پارتین کاڵم لە دەرەوەی پارتی یعنی لەژێر نفوزی پارتیانی نفوزی مەساڵحی پارتی بۆچی چونکە ئێستا لە ناو یەشێتیە لە ناو گۆڕانە لە ناو هەموو حیزبەکانی ترا خەڵکێکەیە یعنی لەژێر نفوزی پارتیان یعنی لە ناو یەشێتیە بەڵام قسە بۆ پارتیەکە هەموو حیزبەکان بێن زەخت بکەن لەسەر پارتی زەختی دیبلۆماسی سیاسی بگرە ئەگەر پێویستی کرد جەماوەری بەیەکەوە خۆپشاندان ڕێخن داوا لە پارتی بکەن واز لە تورکیا بێنێ کە ئەڵێم واز لە تورکیا بێنێ مەبەستم لەوە نیە بیکا بە شەڕ لەگەڵ تورکیا بێگومان ئێمە تورکیا دراوسێمانە ئەبێ پەیوەندی دیبلۆماسی بمێنێ پەیوەندی تیجاری بمێنێ هەموو هەیە بەڵام ساخت و سەودای نەوت و غاز فەشەلی هێنا قەناعەت بە هەمان بابەتە میز لێت پرسم ینی ئەوانەی دەرەوەی پارتی وێشێتی لایەنەوە پۆسیۆنەکان خەڵکانی وەکو ئێوە ئەرکی هاوڵاتی چییە لەم بابەتەیە ئەم کێشانە بەردەوامە بێ داوا بەڕای من وەکو پێشتر وتم حیزبەکان مهم من هاوڵاتیش مهمە هاوڵاتی زەخت لە حیزبەکانی دەرەوەی پارتی بکە کە پارتی ڕاکێشنە ناو چۆن ئەڵێ کۆدەنجیەک ئەوەی کە پارتی دامی خوای ئەڵێ کۆدەنجی و یەک ریزی وانە وەرە کۆدەنجی ئێمە کۆدەنجی بەدیلمان هەیە ئەم کۆدەنجی ئێمە مهمە بەس تۆ ئەی پارتی بەس تۆ ئەم ڕێگایەت ئەوێ بەس تۆ ئەتەوێ بە تایبەتی حەماسەتێ هەیە بۆ تورکیا ئەجینا یەکێتی و حەماسەتەی نییە من دڵنیام هەموو حیزبەکانی ترەوە حەماسەتەی نییە هەمووی پارتی ڕایکێشاونەتە ناو ئەم بەلەمەشکاوەوە کە خەریکە هەمومان نوقمەکە هەمووی پارتی ڕایکێشاوە واز بێنن لەم خەتە واز بێنن لەبەر خاتری میلەتەکەمان ئەم ئەزمونە ناسەرکەوتووە نەکبەتی کە بۆ گەلی کوردستانتان هێناوە بە ناوی ئابووری سربەخۆ و بە ناوی ئێمە بیرمانە یعنی ئەبین بە ڕقەمێک لە هینا لە نەخشەی وزەی جیهانیا گەنجەکانمان لە دەرای جەخنکان باشە لەبەر ئەوە وەکو وتم چارەسەری سیاسی ئەوەیە کە بە هەمومان بە هاوڵاتی تاک بە شێوازی مەدەنی بە شێوازی دیبلۆماسی بە زەختی حیزبەکان هەمویان پارتی ناچارکەن بیهێنە ئەم ڕێگەیەی کە تاقیەکەینەوە و من لە ڕاستیە ناتۆ ئەم زەمانەت بم بڵێم ئایا ئەم ڕێگەی سەرکەوتووە بێیانە بەڵام هەر هیچ نەبێت لەوە باشترە کە تۆ هەر لەسەر غەڵەت بڕۆی بەڵام دکتۆر ینی تۆ کاتێککە لێدوان و قسەی بەرپرسەکان دەبینی ینی سیر قسە دەکەن بۆ من ئەمڕۆ وەزیری کارەواڵێ کۆنگۆ دەیەوێت سوود لە ئەزمموی
پێوەری زیرەکی کارەبای هەرێمی کوردستان وەربگرێ، ینی پێوەری زیرەکی کارەبای هەرێمی کوردستان ینی بە 6 بۆ 7 بۆ 8 کاتژمێر کارەبای مۆلیدەوە ئەتوانێت کارەبا بدا لەگەڵەوەش کە خۆ دروست نەکردەوە کە تاوەکو وەکو دەستکەوت باسی بکەیت. کاکە چیە لە ڕاستیە یعنی گوێگرتن لە بەسم لەوەیە پرسیارەکەم لەسەرەوە ینی ئەمانە هەروە دیارە لە ژیانی هاوڵاتیەوە زۆر دوورن. من پێم نەوەتی وەکو مێرولە لە خوارەوە یعنی ئینسان لەسەرەوە بێ و هاوڵاتی وەکو مێرولە بینێ وەکو لە تارێکی بەرزاو لە خوارەوە. بەس من یەکشتی سەیری پێڵێم یعنی من لە ینی بەرپرسیاری بانکی لە سلێمانی یعنی ئەمە تازەترین بیستومە ینی ئەمڕۆ ئەسانیەڵێ چی ئەڵێ یعنی چاوەڕێ ئەکەن بۆ نمونە بزانن گومرگی هین گومرگەکانی ئەم ناوچەیە چەند پارە کۆکەنەوە و کارەبا و سزای سەرپێچیکەرانی هین هاتوچۆ پارانە کۆ ئەکەنەوە پرزۆڵە ئەێنن دابەش یەکەن بەسەر دایرەکانەوە یاڵە بە کاکە ئەمە بەجددی ئەمە گاڵتەچێتی ئەمە حکومت نییە شتیوا چۆنە بێ عنی تۆ ئەسڵەن ئەو پارانە ئەوەی کە پێی ئەڵێن داهاتی ناوخۆ ئەوەی کە وەکوتم مەسلەی سزای سەرپێچیکەرانی هاتوچۆ کە پارێکی زۆرە بێگومان یا ئەوەی کە پێڵێن باج و گومرگ و ئەم شتانە بەڕێی من ئەمە لۆکاڵ ئەبێ یعنی خەرج بکرێ بۆ ژێرخانی اقتصادی ئەم ناوچەیە بۆ نمونە ئەو پارەیە کە لە هاتوچۆ وەرەگیرێت سزا دراوانی هاتوچۆ بۆ چاکردنی جادەکانمان بۆی کە ڕووداوی هاتوچۆ کەم بێتەوە پێشکەوتنی لایەنی هاتوچۆ بۆ ئەوەی کە پێڵێن مەسلەی خزمەت گوزاریەکان خزمەت گوزاری تەندروستی ئەوەی کە پێڵێن کەرتی گشتی و کە ئێستا خەریکە تەواو نابوت ئەبێ و خەریکە هەر نامێنێ بەرەو پوکانەوە ئەڕوا بۆ ئەوانە ئەبێ بەکار بهێنێ نەکتۆ بڵێ من ئەمە موچەی فەرمانبەران لەمە ئەم کاکە ئەمە کارەساتە ئەمە گاڵتەچێتیە بە خەڵک شتیوا چۆن نەبێت باشە بەڵامەکرێ ئەبێت چی بکەین خۆ ناکرێ هەر توێژێک کێشەی هەبووی تر و توێژە بە تەنیا بچێتە سەر شەقام دەنگی وەک پێویستیش نەگاوە نیە ئەبێ لە دوو ئاستا بەڵێ کاگەچیا لە دوو ئاستا ئاستی یەکەم هی حیزبەکان ئەوە وتم و لە ڕاستیا داواش لە پارتی بکرێ لە داواش لە پارتی بکرێ و زەختیش لە پارتی بکرێ زەختی حیزبەکان حتا ئەو حیزبانەی کە بێدەنگن حیزبی شیوعی کوردستان وەرە کاکە تۆ باسی خەباتی چینایەتی یەکەی لەمە پێویستتر بۆ خەباتی چینایەتی کەی هەیە بڕۆ بۆ مزگەوتی گەورە نیوەڕوان بڕۆ بۆ مزگەوتی گەورە بزانە چی خەڵک هەیە قاپێکی بەدەستەوە ئەچێ وەکو ئەو خەڵکە نەدارە برسیانە چند خواردنی خێر وەرەگرن یعنی باشە حیزبی شیوعی کوردستان حیزبی سۆشیالیستی کوردستان ئەو حیزبانی کتر کە ئیتر ناوەکانیان زۆرە ئەی ئێوە دەورتان چییە؟ واز یعنی ئەبێ بێتە دەرێ لەسەر نفوزی پارتی بەڕاستی شتێک هەیە کاکچیە جێمی وێلز ئەو ئینسانەیە کە ویکیپیدیای دروست کرد ویکیپیدیا ئێمە زانین چییە ینی مەوسوعەیەکە کە ئینسان ئەتوانێت بە هەموو زمانەکان بچی زانیاری وەرگری ئەم کابرای ئەیتوانی وەکو مارک سوکەربێرگ ئەوەی کە فەیسبوکی دروست کرد ئەم ویکیپیدیا بەکار بێنێ بۆ چی بەکاری بێنێ بۆ ئەوەی کە بۆ ڕیکلام و ئەبوو بە مەڵتی ملیاردێر ئەگەر بیویستایە بەڵام وەکو ئینسانێکی سادە مایەوە ئەم ئینسانە چییە ئایدیالیستە لەبەرەوە بەڕاستی ئێمە جگە لەوەی پێویستمان بە هاوڵاتی هەیە کە هەموو هاوڵاتیەکان بەرگریەکی مەدەنیانە لە مافی خۆیان بکەن لە نیشتمانەکەیان بکەن لە ئازادی بکەن لە دیموکراسی بکەن نەکەن لایەنی اقتصادی بەڵام لە هەمان کاتا پێویستیشمان بە ئینسانی ئایدیالیست هەیە ئینسانی ئایدیالیست ئەو ئینسانەیە کە بەڕاستی خۆنەویستە کە ماڵی دنیای ئیهمال کردووە کە ڕووی کردوتە میلەت وڵات ئێمە پێویستمان بەوەیە چەند خۆشە بوو ئێستا ئێمە لەو حیزبانەی لە دەرەوەی پارتیە یا لە ناو پارتیە خەڵکێک بێتە دەرێ بڵێ کاکە تەواو من نامەیە پارتی بم تەواو من نامەیە فلان حیزب نامێ منسەبم ناوێ پارەم ناوێ ئەوەم ناوێ ئەمەی ئێوە یەکەن هەڵەیە ئەمەی ئێمە لەسەر ڕێگەیشی هەڵین ئێمە پێویستمان بە ئینسانی ئایدیالیستی شەیە بەڵام بەداخەوە تا ئێستا بەڕاستی من نەمدیوە ینی تەماکاڵێم ئینسانی ئایدیالیست یعنی مەسئولەکان ئەوانەی کە لە حیزبەکانەوەی نوێ بوو کە بنزینی هێنا بە نرخێکی ێرزانتر مەبەستم لەو نمونی کە تۆ هێناتەوە لە نێو حیزبەکانە تا ئێستا شتیوان نەبوو بوو مەبەستەکەم لەوەیە کە پێویستە هەمووان لە یەک بەرە بن ئەگەر کێشەیەک هەبێ بۆ مامۆستایەکی زانکۆ دوجارم کێشەیە نەبوونی موچە و پارەی گیرفانی کاریگەری دەبێت لەسەر دوکاندارێک لە بازار بێگومان
بێگومان کەوا بوو من وەکوتم لەسەر چی بکەین لەسەر ئاستی حیزبەکان و لەسەر ئاستی سیاست زەخت لە پارتی بکەین کە واز لەو ڕێگەیە بێنێ لەسەر ئاستی دیبلۆماسی لە ڕاستیە داوای پشگیری بکەین تەنانەت لە نەتەوە یەکگرتوەکان لە وڵاتانەی تر بەڕاستی کە ئێستا و کنسوڵگەریان هەیە لە کوردستانە لە هەولێرە داوای ئەوانیش یعنی تیان گەێنین نەخشە ڕێگاکەمانیان پیشان بین بڵێن ئێمە ئەمەیە نەخشە ڕێگای ئێمە وەکوتم ئەمە لە ئاسی سیاسی لە ئاسی هاونیشتمانی وەکو من و تۆ و بێگومان لە ئاسی میدیایش گرنگە لەسەر ئەو ڕێگەیە بڕوە یعنی هەر کەسە لە ڕاستیە بەرگری لە مافی خۆی بکە و بەڕاستی من لە هەموو و خۆشم یعنی لە هەموو ئەو خۆپشاندانانە کە توانین بڵێن لە 2015 ئەم خەڵکە لەسەر جادەیەکە کچیە خۆ تەخسە لەسەر جادە نییە هەتا 2010 و 2019 لەسەر جادە بوو ئەو بکە موچە تۆزێ باشتر بوو لە نیوە موچەوە بووە بە موچەی تەواوی تر خەڵک گوتیان ئۆکەی پێویست ناکە شایەوەدەوە لەبەرەوە ئەمە ئەتوانی بڵێ لە ڕاستیە واقعێکی یعنی شۆڕشێکی مەدەنی یا ڕاپەڕینێکی مەدەنی بەردەوامە ئەبێ درێژەی هەبێ و ئەبێ و ناشبێ بەو بیانەوە ئێمە محارەبەی بکەین یان لەگەڵی نەبین بڵێن نا ئەمە ئێمە لە سلێمانی یعنی نایکەین بۆ ئەوەی پارتی پێمان خۆش نەبێوانە ئەوەش هەڵێزەی بۆچی کاکچیە چونکە لە ڕاستیە لە هەموو دنیا وایە ئێستا لە شارێکی ینی ئەو ڕاپەڕینە گەورەی کە دیکتاتۆر عومەر بەشیری لە سوودان ڕوخان لە ڕاستیە لە ئەوڵەوە لە پایتەختی لە خەرتوم دەستی پێ نەکرد لە پێریفێری لە محیطەوە دەستی پێکرد لە دەور و پشتەکەەوە دەستی پێکرد لەبەرەوە من دڵنیام ئەگەر ئێمە لەم ناوچەیە وەکوتم بە شێوازی مەدەنی ئەو وەختە طبعاً بەو شێوازە مەدەنیە بێگومان زەختە خاتە سەر یەکێتی ئەو وەختە بێگومان یەکێتی دەسەڵاتدارەیە لێرە وا لە یەکێتیەکە کە یەکێتی خۆ لە ناو خۆشیان ڕیفۆرم بکە چاک سازی بکە بزانێ هەڵەکانی ناو خۆی چیە یەکێتی بزانی گەندەڵکارەکانی ناو خۆی چێن ئەوانە ئەی چۆن یعنی خۆ ینی بەو شێوەیە ئەبێ وەکوتم درێژەی هەبێ ینی ئەم خەباتە مەدەنیە درێژەی هەبێ و لە ڕاستیە بێگومان ئەنجامی باشیشیە بێت ینی نابێ بێدەنگ بێ ئەگەر بێدەنگبی چیەکە ئەمری لەبرسات چیەکە یعنی محتاجە بی سپاس بۆ تۆ دکتۆر ژار مارو مامۆستای زانکۆ سپاس بۆ بەشداری لەگەڵمان زۆر بەخێر